ساڵی ڕابردوو بۆ ماوەی مانگێک خۆپشاندانیان ئەنجامدا، بەڵام داواکاریەکانیان بێوەڵام بوو. ئەمساڵ جارێکی دیکە خۆپشاندانەکانیان دەست پێ کردوتەوە، بەڵکو فشارەکانیان ئەنجامی هەبێت. مامۆستایانی وانەبێژی سلێمانی لە بەردەمبانکی هەرێم گرتبوونەوە و داوایان کرد گرێبەستەکانیان بۆ بکرێت بە هەمیشەیی و شایستەداراییەکانی مانگی 5 و 6یان بۆ خەرج بکرێت. لە قەزای کەلاریش مامۆستایانی وانەبێژ هاوشێوەی شارەکانی دیکە بۆ دامەزراندن و پێدانی شایستەداراییەکانیان بە یەک دەنگ گەڕانەوە سەر شەقام. کە تۆ دۆخێکت بەو خەڵکە خۆڵقاندووە نەدایە مەزرێنی نەکردیت لە کەرتی تایبەت هەلی کارکردنی بۆکەیتەوە مامۆستا چی بکە؟ یعنی مامۆستای باش ئەومە بیرکەوتەوە مامۆستای خریجی دەروونناسی هەیە تووشی نەخۆشی دەرونی بووە لە ماڵەوە لە بەرەوەی کە ناتوانێت دابمەزرێ. مامۆستای خریجی دەروونناسی هەیە کە تووشی نەخۆشی دەرونی بووە لە بەرەوەی 5 مانگە لە ماڵەوەی ناتوانێت دابمەزرێ. نە بەوانە بێژی نە بە خۆبەخشی تۆ هیچ پلانێکت نییە یعنی. ئەی باشە تۆ مامۆستای ئەبێسا لە سنتەرێکە ئیش بکە مناڵی نەخۆشی دەرونی چارەسەر بکە. تۆ خۆی تووشی کەژێ دەرونی کردووە. لەبەرەوە ئەم دۆخە کە ئێمە ناشارین وانەبێژی بکەین بەشێکی تاوانبارین لەبەرەوەی مقنعین بەم بڕەپارە و شایستەکەمە، بەڵام بەشێکیشی حکومەت دروستی کردووە کە تۆ هەلی کار نەبێت چیەکە یان. یعنی ئەگەنیسان بۆ بێتاقەتی خۆشی بچێتە ناو قوتابخانەکەیەوە ناشارە بچێت. وەکو مامۆسایانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار ئەمڕۆ دووەم جارە گرتبوونەوەکەین دێنە بەردەم بانکی گەرمیان داوای سەرەکی یعنی داواکاری ئێمە دامەزراندنی مامۆسایانی وانەبێژە بە هەمیشەیی و ئامانجی ئێمەش هاتوون بۆ ئێرەکەنە ئەوەیە کەوەها تا ئێستاکەنا شایستەی وانەبێژی مانگی 5 و 6 مان پێ نەدراوە لە کاتێکە ئەوان ئەڵێن کەوەها پارە لە بانکە نییە، بەڵام ئەمڕۆ چەکراوەکەوە وعدراوەکەوەها پارەی شارەوانی و پارەی بەڕێوەبەرایەتی ئاو دابش بکرێ، بەڵام بۆ مامۆسایانی وانەبێژ نییە. داواکاری ئێمەشەوەیە کەوەها ئێستا بەردەمی بانکمان گرتووە و هیچ کاروبارێک لێرە ڕای ناکرێ، دەرگاکەمان قوفڵ لێداوە. نزیکەی 19,000 وانەبێژ لە سەرتاسەری هەرێم وانە دەڵێنەوە. پاساوی حکومەت بۆ نەگۆڕینی ڕاژەکانیان قەیرانی دارایی بووە، بەڵام دەڵێن ئێستا هیچ پاساوێک نەماوە و ئەگەر لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی خوێندنی ئەم ساڵەوە داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بە یەک دەنگ بایکۆتی پرۆسەی خوێندن دەکەن. لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکارەکانمان پرۆسەی خوێندنی ساڵی تازە دەکەوێتە بەر مەترسی و بایکۆتی وانەبێژان. دووبارە بە ڕێژەیەکی زۆر دەگەڕێنەوە سەر شەقام بۆ داواکردنی مافەکانمان و هیوادارین حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بەرپرسیارەتی هەڵبکردن بە زووترین کارکێشەکانمان چارەسەر بکەن. داواکاریەکانمان لە دوو خاڵدا خۆی دەبینێتەوە. یەکەمیان داواکارین بە زووتری کات پێش دەستپێکی ساڵی خوێندنی مامۆستایانی وانەبێژ بە شێوەیەکی هەمیشەیی دابمەزرێن. دووەم تاوەکو دامەزراندنی وانەبێژان پێویستە شایستەی وانەبێژان بخرێتە سەر بودجەی وەزارەتی پەروەردە و قبوڵی ناکەین یەک ڕۆژ دوای وەزارەتی پەروەردە شایستە ڕابکرێن. وڵا ئێمە وەکو مامۆسایانی وانەبێژ کەوا خۆپشاندان دەکەین بۆ ئەوەیەکەوە داواکاری سەرەکی ئێمە دامەزراندنە. دوای ئەوەش دووەم داواکاری ئێمە ئەوەیەکەوە وەزیری دارایی لەگەڵ وەزیری پەروەردە و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بڕیارێکی ژمارە 14یان دەرکرد کەوا بەڵێنیاندا مامۆسایانی وانەبێژ لەگەڵ میلاکە موچە وەربگرن. تا ئێستا و بڕیارەت جێبەجێ نەکراوە. جا ئێمە بۆیە من ڕووی دەمەکەمە وەزیری پەروەردە. وەزیری پەروەردە بڕیار لەسەر بڕیار دەرێکا بڕیارێکیانەوە دەرەکە کاڵێ من مانگی نۆ دەوامەکەمەوە. ئێمەش وەکو نوێنەرانی سنووری سلێمانی و ئێمە وەکو نوێنەران کۆبووینەتەوە لەسەر ئەوەی کەوا هیچ کات و تەوقیتێ نییە بۆ ئەوەی ئێمە بچینە هۆڵەکانی خوێندن. وانەبێژان پێیان وایە جیاوازی زۆر دەکرێت لە نێوان شار و شارۆچکەکان لە پێدانی شایستەداراییەکانیان و سنووری سلێمانی پشتگوێ خراوە لە هەموو ڕێکەوە. پرسیاری ئەوەش دەکەن بۆچی دامەزراندن بۆ خۆیان و کوڕەبەرپرس و خزمە بەرپرس و نزیکەکانی خۆیان هەیە و کاتێک دێتە سەرباسی ئەوان قەیرانی دارایی هەیە و حکومەت توانای نەماوە. دەڵێن لەمە دووە ئێمەش توانامان نەماوە و یەک ڕۆژیش ئامادە نین بەم جۆرە دەوام بکەین. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.